یانێ هەولێر لە یاریەکانی هەفتەی 29 خولی ئەستێرەکانی عێراق لە ڕوومادی بووە میوان یانەی گەرمە. لە نیوەیەکەم هەردوو تیپ بە ئاستێکی لێکۆ نزیک دەرکەوتن، کەمترین هێرشیان بەرهەم هێنا. هەولێر لەم دەرفەتە مەترسی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ فرانک سیدری خەریک بوو گۆڵ لە یانەکەی پێشووی تۆمار بکات. وەڵامی گەرمەش تەنها بەم لێدانە بوو چوارچێوەی گۆڵی نەگرت. نیوە یەکەم بانجامێکی سپی کۆتایی هاتوو یاریزەنان گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لە نیوەی دەم پرتەقاڵی پۆشەکانی ڕوومادی فشاریان خستە سەر گۆڵی تیپی میوان. لە ئاخولەکی 52 عەلاءەدین دالی سووری بربەستی یەکسانی بڕی و تیپەکەی لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. ولكن بإقدام أمره الكرة التي لعبت عالية أسد النيجر في متابعة مر سدد كرة ردت من القائم على طبق من ذهب. یوسف بن سۆدا ویستی بەم لێدانە ڕاستەوخۆی ئەنجامەکە یەکسام کاتەوە. سەرکەوتوو نەبوو لێی. گەرمەش وەڵامی دایەوە چی نەمابوو بە گۆڵی دووەمیش بگەن. یارزانان یانەی گەرمە دەرفەتی باشیان بۆ گۆڵ تۆمارکردن لە پێش بوو. شێرکۆ کەریم هەوڵیدا ئەنجامەکە یەکسام کاتەوە. ستون ڕێگای نەدا. هەولێر لە بنیادنانی هێرشەکان کارانە بوو تاوەکو بە گۆڵ یەکسانی بگات. لە دواخولەکان موئەمل عەبدوڕەضا لە یانەی گەرمە بەهۆی دواخستنی یاری کارتی زەردی دووەمی بەڕوو بەرزکرایە و بە کارتی سوور کرایە دەرەوە. یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام بە سوودی گەرمە کۆتایی هات. بەم شکستە هەولێر بە 35 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی 15 ڕیزبەندی. گەرمەش 40 خاڵی هێو لە ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.